بله تی چاوەڕێکردن کو سîناتۆریا Kongrêsa Amerîkî îro dişemê dest bi dengdana li ser berbijariya Serokê Amerîka Donald Trump a ji bo rêveberê Ajansa Stixbaratan Neteweyî Jay Clayton bike di demekê de ku Washington xwe ji bo xatirxwestina dawî ya sînatorê koçkirî Lindsey Graham amade dike. Merîwan heme Peyamnêrê Dengê Amerîkayê Kongrêsê niha bi merayê Merîwan em ji namzedkirina Jay Clayton berbijarê Serok Trump bo posta rêveberê Ajansa Stixbaratan Neteweyî dest pê bikin. Gelo kî Clayton giringiya vê postê çi ye û gelo tê çaverêkirin yan tê çaverêkirin ku ev berbijarkirina wî dengên têrê dike bistîne? بەڵێ جەی کلنتن کاندیدی سەرۆک ترامپە بۆ پۆستی بەڕێوەبەری دەستگای هەواڵگری نیشتیمانی ئێستا ئەو یەکێکە لە پارێزەران لە دادگای مقاتعی باشووری نیویۆرک کە یەکێکە لە بەناوبانگترین دادگاکان و پێشتر سەرۆکی دەستگای دەستەی درا و بۆرسەی دارایی ئەمریکا بوو. گرنگی ئەم پۆستە نوێیی لەوەیە کە وەک بەڕێوەبەری دەستگای هەواڵگری نیشتیمانی ئەگەر پەسەند بکرێت سەرپەرشتی هەماهەنگی هەژدە دەستگای هەواڵگری و ئاسایشی ئەمریکا دەکات و هەروەها ئەو بەرپرسیار دەبێت لە هەڵسەنگاندنی زانیاری و ڕاوێژدان بە سەرۆک کۆمار لەبارەی هەر هەڕەشە و مەترسیەکانی سەراسایشی نەتەوەیی. لەبارەی چانسی پەسەندکردنی پارتی کۆماری لە ئەنجومەنی سینادا زۆرینەن و ئەنجومەنەکە کۆنتترۆل دەکەن هەتا ئێستا دیارە زۆربیان پشتیوانی لە کاندیدیکردنی ئەو دەکەن بۆیە چاوەڕوان دەکەین جەی کلنتن دەنگی پێویست بەدەست بێنێت. دەنگدانی ئەم ێوارەیە یا درنگانێکی شەو سەرەتاییە واتە ئەنجومەنی سینا دەنگەدات بۆ ڕەزامەندری دەربڕین لەسەر دەستپێکردنی دەنگدان بە شێوەیەکی فەرمی ئەگەر ئەو دەنگدانی سەرەتایی ئەمڕۆ جەی کلنتن دەنگی پێویست بەدەست بێنێت ئەوە لە ڕۆژانی داهاتوودا بە کۆتادەنگ پەسەند دەکرێت و ئەبێتە بەڕێوەبەر بە شێوەیەکی گشتی هەرچەندە ناڕزایی هەیە لەلایەن ئەندامانی دیموکرات سەبارەت بە کاندیدکردنی بەڵام چانسی سەرکەوتنی جەی کلنتن بەهێزە. مەریوان یەکێکی تر لە بەرنامەکانی کۆنگرس ئەنجامدان و بەڕێوەبردننی ڕێوڕسمی ڕێزلێنان و ماڵاوایی لە سێناتۆری کۆچکردو لەنزی گراهەمە دەکرێت لەو بارەشەوە هەندێک زانیاریمان بدەیتێ؟ بەڵێ واشنگتن خۆی ئامادە دەکات بۆ ڕێزلێنان لە سیناتۆر لینزی گراهام کە 11 ئەم مانگە لە تەمەنی 71 ساڵیدا کۆچی دوایی کرد. سپەی دوو مەراسیم لێرە لە واشنگتن ساز دەکرێت یەکەم مەراسیم لە ناو بینای کۆنگرێسدا دەبێت تێدا گروپێکی سوپا تەرمەکەی دەهێنە ناو بینای کۆنگرێس لەلایەن سوپاوەمەکرێ ئەمەش وەک ڕێزلێنان بۆ چەندین ساڵ خزمەتی سیناتۆر گراهام لە هێزی ئاسمانی ئەمریکا پاشان تیمێکی پاسەوانانی پۆلیسی کۆنگرێس تەرمەکەی وەردەگرن و بەڕێی دەکەن وەک ڕێزلێنان لە زیاتر لە 20 ساڵ خزمەتی ئەو لە کۆنگرێس. ئەنجومەنی سیناتیش بەرنمەیەکی کورتی هەبێت دەبێت بۆ ڕێزلێنان لە سیناتۆر گراهام پاش مەراسیمی کۆنگرێس تەرمەکەی دەگوازرێتەوە بۆ کەنیسەی نیشتیمانی واشنگتن لەوێ مەراسیمێکی گەورەی بۆ ساز دەکرێت. بڕیارە سەرۆک ترامپ و دەیان کەسایەتی لە هەردوو پارتەکەی دیموکرات و کۆماری لە ئەمریکا بەشداری بکەن و هەروەها بەرپرسانی حکومی و کەسایەتی بیانی لە نێوانیاندا بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل و ڤڵۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکراینیا و چەندین بەرپرسی سەربازی ئامادە دەبن. گرامێکە بوو لە ناسراوترین دەنگەکانی ئەنجومەنی سینات لەبارەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆیە دۆستی زۆری هەیە و پشتیوانێکی بەهێزی بەردەوامی ئۆکرانیا و ئیسرائیل بوو و بەرگریکارێکی دێرین و بێوچان بوو لەسەر مەسەلەی کورد. لەبارەی لەنزی گرام جۆن تون سەرۆکی ئەنجومەنی سینات دەڵێت بۆ زۆربیان لە ئەنجومەنی سینات و ئەنجومەنی نوێنەرانیش لینزی گراهام تەنها هاوکارێک نەبوو بەڵکو هاوڕێیان بوو. ئەو لە خزمەتی سەربازیەوە دەستی پێکرد و پاشان چوە سیاست و چەندین ساڵ خزمەتی ویلایەتەکەی خۆیە کرد و ژیانی خۆی بۆ خزمەتکردنی خەڵک بەسەر برد. چاوەڕوان دەکرێت مەراسیمەکانی سبەینێ لێرە لە واشنگتن و هەروەها مەراسیمەکانی ڕۆژانی داهاتووش لە زێدی خۆی لە ویلایەتی ساوت کارۆلاینا هەمان هەست و پەیامی سەرۆکی ئەنجومەنی سینات دووپات بکەنەوە سەبارەت بە ڕۆڵ و ژیانی سیناتۆری کۆچکردو لینزی گراهام. بەێشخوا مەریوان تێسبە بە ئەوایەکی دەوێ بەرنامەیە دێ تێجارەکە دن ویان مەراسیمان بۆمە راپۆرت بکە
سپاس مەریوان حەمە پەیامنێرê Dengê Amerîka li Kongrêsa Amerîkî بۆ vê raportê.